وەک لە هەواڵەکانیشدا هاتبوو وەک هەموو لایەکشتان ئاگادارن سبەی لە شاری دهۆک پارتی دیموکراتی کوردستان 14هەمین کۆنگرەی خۆی دەبەستێت و بەردەوام دەبێ بۆ ماوەی 3 ڕۆژ. بەڕای چاودێرانی ژەم کۆنگرەیە گرنگیەکەی لەوێدایە کە پارتی وەکو گەورەترین حیزبی هەرێمی کوردستان و عێراقیش و ڕۆڵی بەرچاوی هەیە هەم لە کوردستان هەم لە عێراق و هەم لە ناوچەکە و باس لە تازەبوونەوە و نوێگەری و گۆڕانکاری لە تەواوی ئۆرگانەکانی پارتیشدا دەکرێت. ئێمە لەسەر ئەم بابەتە دەمانەوێت هەندێک پرسی تر بکەین داخۆ بزانین ئەو پرسیارە گرنگانەی کە هەن بە تایبەتی لە مەسەلەی کوردستانی بوونی پارتیدا و ئەو ڕێڕەوەی کە هەیە وەکو خۆی دەمێنێتەوە یان گۆڕانی بەسەردا دێت. با میوانداری زۆر بەڕێز خالید ئەحمەد دۆسکی ئەندامی کۆنگرە ڕاستەوخۆ لە شاری دهۆکەوە لەگەڵماندایەکە. خالید شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. با لەوێوە دەست پێ بکەین پارتی دیموکراتی کوردستان ئەو ڕێبازەی هەڵبژاردەوە کە پێی دەگوترێ ڕێبازی کوردستانی و جیاشی دەکاتەوە لە تەواوی حیزبەکانی تری کوردستان. پێت وایە لەم کۆنگرێشدا جارێکی کە پێداگری لەسەر ئەو ڕێبازی کوردستانی و نەتەوایەتیە دووبارە جەختی لەسەر دەکرێتەوە؟ خۆیان و پارتی حزبەکە خوجهەش ڕۆی هزری و سیاسی و کەلتوری و نیشتیمانیڤە سیاسەتە پارتی هەر دەمەزراندناوێ زۆر یا زەڵالە و سەرهێلەکە ڕاست و درست و دیار و ئاشکرا کار کردیا و خەبات کردیا و حتا ئەڤروکەژی ئینایە و حتا ئەڤروکەژی چارەسەریە کێشێن عێراقێ و کوردستانê li ser wan bi nemartên avakirin yet ku Partî Demokratîk Kurdistan serhatiye avakirin ku li ser binemayekê demokrasî û mafê çarenivîsê bo xelkê Kurdistanê. Partî evrûke jî li her wextekî dîtir ji rûyê hizrî û siyasî ve ya xwecih e ya zelal e peyama wê ya diyar e bû hemî aliyekî ve. Li vê kongereyê de helbet teekîd li ser hêlê giştiyê vê siyaseta henê hêne kirin w ew jî dê teekîd kirin bîtin ser mafê rewayê xelkê Kurdistanê beref ew ayîndê ku mafekê rewayê her netewekadî tête zanîn ku xelkê Kurdistanê jî xwe selmandiye qonaqê çûyî da serarayî hemî pêkol û hemî hewlê têkdana rewşa siyasiya Herêma Kurdistanê partî serkêşiya serkirdatiya siyasiya Kurdistanê kiriye we Kurdistan parastiya û evrûke biya penagehek ji layê demokrasî û ji layê pêkvejiya tevayî û aramiyê ve. باش کاک خەلید بە پێچەوانەی حیزبەکانی تری کوردستانەوە زۆرێک لە ئەندام و لایەنگر و تەنانەت ئەندامی سەرکردایەتی لایەنە سیاسیەکانی تریش پەیوەندیان بە پارتی دیموکراتی کوردستانەوە کردووە. هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ پارتی چ جارە خۆ وەک حزبەکە ئایدۆلۆژیە چارچوڤەکری دا نەدیتیە و پارتی حزبە تەوایە خەلکێ کوردستانەیە جوداهیە هزرên siyasî hizrê ayînî neteweyî partît hizra xwe da hemî pêkhatên xelkê Kurdistanê bixwe vedîtîne û her kesekî bawerî hêla giştiya siyaseta partî hebîtin ku hêla demokrasî û neteweyî û niştîmanî bîtin partî endamê xwe zaniye û dergehê partî hemî gavayê vekirî biye beramber hem demokrat xaz û niştîmanperwerekî û kurdperwerekî ku bêt nav partî da xebatê biketin partî herdem ev dergehe vekiriye beramber hemî takekê Kurdistanî ku divêtin partî wekû emrazek bû gehiştin bi armancê xwe ku Kurdistaneka azad û aram û serferaz bihêta avakirin. Lama dergehê partî hemî gava yê vekirî biye û evrûke gelek şurûya ve siyaseta partî û ew destkeft û pêdagirî û berevaniya partî mafê rewayê xelkê Kurdistanê kiriye gelek umêd û hêviya wêrê da dibînin ku nav rêzê partî da xizmetê bikin ve kar bikin bo pêşdabirina Kurdistanê û bizava rizgarîxwaza Kurdistanê de. باش کاک خەلید پارتی وەکو گەورەترین حیزبی کوردستان دوای کۆنگرە چاوەڕوانی چی دەکەن بە تایبەتی
لە پەیوەندیە کوردستانیەکانیدا لەگەڵ تەواوی حیزبەکانی کوردستان و ئەوجا عێراق. پارتی هەمی گاوا سیاسەتەوەی سیاسەتێک وەبکری بیە بەرامبەر لایەنی دیتر و هەمی لایەنی دیتر هەردەم شریکت خوا دیتینە و هەبەشت خۆ دیتینە بۆ هەندێ پێک بە کار بکەن نافماڵە کوردی ڕێک بخن و هەرێک لایەنێک ئەرکی خوڕا بیتن بەرامبەر پێشدابرنا هەرێما کوردستانیش هەمی ڕوویەکی و پارتی هەمی گاوا مەردانە سەرە دەلیل گەل دۆست و هەفپەیمانت خوا کردە و پارتی چ جارە چاوێ سیاسەتەکە بەرتەنگ نەسەح کردە پەیوەندیت خۆل گەل لایەنی دیتر لێ مخابن ماوەی بۆریدا کێ ماسیت وی باریدا سیاسەتە و ئارەستا هەندێک لایەنی سیاسی و کوبتنê diviyan li Herêma Kurdistanê xudan mav bin beramber bê ku çi berpirsyariyetiyekê li ser milê wan hebîtin û her wextekî destkeft hebin şirîk bin û her wextekî berpirsyariyetî hebîtin amade nebîne ku vê berpirsyariyetiyê hel bigirin şirîkê serkeftinê bîne û xwe partî berpisyar beramber her kêmasiyekê zaniye û partî li vêrê jî xwe venediziye پارتی هەمی گاوا خو بەرپرسیار زانیە و دیسان jî her wextekî her qonaqekêda jî amade û hazir biye ku layەnên dîtir şirîk bin gel partî da û pêk ve bû berhengarîkirina her metirsî û pîlanekê ku dijî Herêma Kurdistanê tête gêran partî navmala Kurdî pêleka stratîjiya xwe dibînîtin ku dixwazîtin hemî layen bên beşek binin şwê rêkxistinê ku pêk ve bereyekî da yan nav çarçovê rêkeftinekê da kar bû pêşdabirina Herêma Kurdistanê û heta li ser astê neteweyî jî partî hemî gava hewildaye raçavkirina taybetmendiya her parçekê dîsan partî harîkar û piştevan bîtin bû hindê pêşdaçûneka baş rêyê siyasî û emnî ve biçte pêş ku xelkê Kurdistanê li parçê dîtir jî mafê xweşat bibin. زۆر باشە زۆر بەڕێز خالێد ئەحمەد دۆسکی ئەندامی کۆنگرەی چواردەهەمی پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ لە شاری دۆکە و لەگەڵ ما بووی گەلێک سوپاس بەوە بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بوویەوە شەوتان باش.